ڕووداوەکانی سووریا و لێکەوتەکانی بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە پێنووسی دکتۆر ڕەنج نەوزاد. ئەوەی لە سووریا و بەتایبەت لە پارێزگای حەلەب ڕوودەدات دەکرێت سەرەتایەک بێت بۆ گۆڕانکاری و دروستبوونی هاوکێشەیەکی نوێ لە سووریا و ناوچەکە بەگشتی. بەڵام چی ڕوودەدات؟ دەستەی ئەحراری شام کە لە بەشێکی گەورەی ناوچەی ئیدلیب حکم دەکەن، ڕۆژی چوارشەممە هێرشێکی لە ناکاوی دەست پێکرد بەرەو ڕۆژاوای پارێزگای حەلەب دژ بە سوپای سووریا و میلیشیاکانی ئێران. پاشان سوپای نیشتمانی سووریا یان حکوومەتی کاتی سەر بە تورکیا بەشداری کرد بۆ هاوکاریکردنی ئەحراری شام. لە ماوەیەکی کورتدا پێشڕاویەکی فراوانیان کرد و سوپای سووریا و حیزبوڵڵا و میلیشیاکانی ئێران دەستیان بە کشانەوە کرد. دەستەی ئەحراری شام لە چەندین گروپی سوننە پێک دێت. سەرەکی ترینیان جەبهەی نوسرەی جارانە کە سەر بە قاعیدە بوو. لە سەراستی فەرمی خۆیان بەسەر بەخۆ دەزانن، بەڵام تورکیا هاوکاریان دەکات و پشت بە سنوورەکانی تورکیا دەبەستن بۆ پێداویستیەکانی ژیان. سوپای نیشتمانی لە چەندین گروپی سوننە پێک دێن کە بە تەواوی سەر بە تورکیان. ئەحراری شام بە بەشێک لەم گروپانە دانانرێت. کاتی هێرشەکە کاتی دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەی ئەحراری شام مایەی پرسیارە. دوای چەند کاتژمێرێک لە هەڕەشەکەی نەتانیاهو کاوتی بەشارەسە دیاری بە ئاگر دەکات و ڕاستەوخۆ پاش جێبەجێکردنی ئاگربەستی نێوان ئیسرائیل و حیزبوڵڵا هێرشەکە دەستی پێکرد. هیچ بەڵگەیەک نییە سەبارەت بە ڕێککەوتن و پەیوەندی نهێنی نێوان ئیسرائیل و ئەحراری شام لەو بارەیەوە، بەڵام ڕوون و ئاشکرایە ئەحراری شام و سوننەکانی سووریا دڵخۆشن بەو گورزانەی ئیسرائیل لە بەرەی ئێران و بەرزکردنەوەی ئاڵایسپی لەلایەن حیزبوڵڵاوە. ئەو کات ئیسرائیلیش دڵخۆشە بەو ئۆپەراسیۆنەی ئەحراری شام. ئەحراری شام و گروپە سوننەکانی سووریا بەگشتی لەبەر دوو هۆکار لاواز بوون لە شەڕەکانیاندا بەرامبەر بە سوپای ئەسەد. هۆکاری یەکەم هێزی ئاسمانی رووسیا کە هاوکاری ئەسەدی دەکرد. هۆکاری دووەم ئێران و میلیشیاکانی بەتایبەت حیزبوڵڵا ڕۆڵی سەرەکی دەبینی. بەهۆی جەنگەکەی ئۆکرانیاوە رووسیا سەرقاڵ بووە بەشێکی زۆر لە هێزەکەی لە سووریا کشاندووەتەوە بەرەو ئۆکرانیا. تەنیا حیزبوڵڵای سەر بە ئێران مابوونەوە وەک بربەستی سەرەکی لە بەردەم ئۆپۆزیسیۆنی سوننەی سووری لە پاش گورزە قورسەکانی ئیسرائیل لە بەرەی ئێران لە ناوچەکە، بەتایبەت پاش کوژرانی تەواوی سەرکردە سەرەکیەکانی پاسداران لە سووریا، بەتایبەتتر لە پاش وێرانبوونی حیزبوڵڵا و بەرزکردنەوەی ئاڵایسپی. ئەو گروپە سوننیانە زانیان ئێستا گونجاوترین کاتە بۆ هێرشکردنە سەر سوپای سووریا و هێزەکانی ئێرانیش. هێرشەکە لە بەرژەوەندی یان دژی کام دەوڵەتە؟ هێرشەکە ڕاستەوخۆ دژ بە بەرەی ئەسەد ئێران رووسیایە. لەگەڵم بەرەیە شەڕ دەکەن. کات و بارودۆخی هێرشەکە وا دەکات کە ڕاستەوخۆ لە بەرژەوەندی ئیسرائیل بێت. ئەم ڕووداوە بەرەی ئێران ماندووتر دەکات و سەرقاڵی دەکات، زیانی زیاتری لێ دەدات. هەر لەم ڕۆژانە ئەفسەرێکی پاسداران لەو شەڕەدا کوژراوە. بەتایبەت بۆ بەرەی ئێران شەڕی گروپە سوننیەکان زۆر گرنگتر و استراتیژیترە وەک لە شەڕی ئیسرائیل. چاوەڕوان دەکرێت ئێران پاسدار و گروپە شیعەکانی وەک حەشد و فاتمیون و زەینەبیون زیاتر بەرەو حەلەب بنێرێت. هاوکات ئەگەر هەیە حیزبوڵڵا لە دوای چۆڵکردنی باشووری لوبنان زۆربەی هێزەکەی بنێرێتەوە بۆ سووریا و بەتایبەت بۆ حەلەب. دووبارە دروستبوونەوەی شەڕی گروپە سوننە و شیعەکانیش لە بەرژەوەندی ئیسرائیلە. بۆ کاتێکی دیاری کراو ئەم شەڕە لە سوودی ئەمریکایە، چونکە ئەگەر هێرشەکە فراوانتر بێت رووسیا ناچارە بە هێز و وزەی زیاترەوە دەستێوەردان بکات. هێرشەکە یان هەژمونی رووسیا لە سووریاش کەمتر دەکات، یاخود ماوەیەک سەرقاڵی دەکات و ئەمەش دەبێتە مایەی زیانگەیاندن بە رووسیا لە ئۆکرانیا یان ناچارکردنی بە هەندێک سازش. لە هەردوو دۆخەکەدا بۆ ئەمریکا قازانجە. هاوکات فاکتەری ئیسرائیل وا دەکات ئەم شەڕە لەگەڵ بەرژەوەندی ئەمریکاش بگونجێت. هەڵوێست و ڕۆڵی تورکیا ئاڵۆزە. هەندێک پێیان وایە تورکیا دەستی هەیە لەم هێرشەدا، چونکە بەشداریکردنی سوپای نیشتمانی سووریا لە هێرشەکەدا بەبێ فەرمان و گڵۆپی سەوزی تورکیا ئەستەما. بۆچوونێک هەیە پێی وایە ئەردۆگان لە ڕێگەی ئەم هێرشەوە دەیەوێت فشار لەسەر ئەسەد بکات بۆ ئەوەی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا ئاسایی بکاتەوە. جگە لەمە تورکیا بەرژەوەندی دیکەشی هەیە. هاوکات هەندێکی تر پێیان وایە تورکیا بەشدار نییە و داوای لە ئەحراری شام کردووە کە شەڕ بەرپانەکەن بۆ ئەوەی ئەسەد و رووسیانی گەرانتر نەبن و بە تەواوی گفتوگۆکانی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی سووریا و تورکیا دوا نەخرێت. جگەلەوەی ئەم ئۆپەراسیۆنە لەلایەن زۆرێکەوە وەک پلانێکی ئیسرائیل دەبینرێت دژ بە بەرەی ئێران. تورکیا نایەوێت لەم بارودۆخەدا بە شێوەیەکی ئاشکرا بچێتە شەڕێکەوە کە وا دەردەکەوێت لە بەرژەوەندی ئیسرائیلە. سیناریۆکانی شەڕەکە چین؟ ئایندەی شەڕەکە بەندە بە چەند فاکتەرێکەوە. گروپە سوننیەکان توانایەکی سنوورداریان هەیە، بەتایبەت بەرانبەر بە هێزی ئاسمانی رووسیا. بۆیە ئەگەر لە ناوچەکانی تری سووریا خەڵک و گروپەکانی تر دەست بە شەڕ نەکەن دژی ئەسەد، ئەوە ئەم گروپانە ئەو پەڕی دەتوانن پارێزگای حەلەب بگرن، ئەویش ئەگەر تورکیا هاوکاریان بکات. دوورخستنەوەی بەرەی ئێران لە پارێزگای حەلەب گۆڕانکاریەکی گەورەیە و زیانێکی قورسە بۆ بەرەی ئەسەد، بەڵام نابێتە مایەی ڕووخانی ڕژێمەکەی.
ئەگەر پێکدادان لە ناوچەکانی تری سووریا ڕووبدات ئەوە کەوتنی ئەسەد دەبێتە ئەگەرێکی نزیک بە تایبەت بەپێی هاوکێشەکانی ناوچەکە. لە ڕۆژانی ئایندا دەکرێت هێزی ئاسمانی ڕووسی چالاکتر بێت و هێرشەکانی فراوانتر و بەهێزتر بکات. ئەوکات میلیشیەکانی ئێران زیاتر ڕەوانەی ناوچەکە دەکرێت. ئەگەر هاوکاریەکی بەهێزی دەرەکی بۆ ئەو گروپانە نەبێت ئەوە دەکرێت شکست بهێن و تەنانەت ناوچەی ئیدلیبیش لەدەست بدەن. ڕۆژاوای کوردستان لەم هاوکێشەیەتە. ئەوەی ڕوودەدات شەڕی نێوان گروپە سوننەکان و گروپە شیعەکانە، واتە بەرەی ئێران و بەرەی تورکیا. هەردوو بەرەکە هەڕەشەی سەرەکین بۆ سەر ڕۆژاوای کوردستان. لەم ڕووەوە سوودی هەیە، بەڵام هاوکێشەی سووریا زۆر ئاڵۆزە و هەمیشە پڕە لە هەل و مەترسی بۆ کورد. سەرەتا پێویستە جوگرافیای دەسەڵاتی هەسەدە و ڕۆژاوا بزانین. حکومڕانی هەسەدە دابەش دەبێتە سەر دوو زۆن. زۆنێکی ئەوەیە کە پێی دەوترێت ڕۆژهەڵاتی ڕووباری فورات، ڕۆژهەڵات و بەشێک لە باکووری نەخشەی سووریا جەگرێتەوە. بەشێکی سەرەکی ڕۆژاوای کوردستان حەسەکە و قامشلۆ و بەشێکی گەورەی دێرە زور و ڕەقە و بەشێک لە حەلەب لە خۆ دەگرێت. ئەمە زۆنە سەرەکی و گەورەکەیە، زۆربەی لە ژێر دەسەڵاتی هەسەدەدایە. زۆربەی بنکە سەربازیەکانی ئەمریکا جگە لە بنکەی تەنەف لەم ناوچەیەن و لەلایەن ئەمریکاوە پارێزراوە. سنووری هەیە بە باشوور و باکووری کوردستانەوە. چەند بنکەیەکی سەربازی ڕووسی و سووری لێیە لە سوارچێوەی ڕێکەوتن بۆ ڕێگرتن لە هێرشەکانی تورکیا، بەڵام حکم و ئیدارەکردن لای هەسەدەیە. زۆنی دووەم ئەوەیە کە پێی دەوترێت ڕۆژاوای فورات، بەشێک لە باکوور و باکووری ڕۆژئاوای نەخشەی سووریا جەگرێتەوە. منبەج و عەفرین و تەلڕەفعات بەشێکن لەم زۆنە. هەسەدە لە منبەج و تەلڕەفعات ئامادەیە. تەلڕەفعات هاوسنووری عەفرینە. ئەم زۆنە بچووکترە لە زۆنی یەکەم. خودی ئەم زۆنەش لە ڕووی دەسەڵات و هەژمۆنی هەسەدەوە دابەش دەبێتەوە سەر دوو ناوچە کە منبەج و تەلڕەفعاتە. ناوچەی منبەج و تەلڕەفعات بۆ ڕۆژاوای کوردستان منبەج و تەلڕەفعات زۆرترین پەیوەندیان دەبێت بەم شەڕەی ئێستای حەلەب و گەورەترین مەترسیان لەسرە. هەردوو ئەم ناوچەیە سەر بە پارێزگای حەلەبن. لە 2016 لە دوای دەرکردنی داعش هەسەدە دەسەڵاتی هەیە لە هەردوو ناوچەکە. هەسەدە بە هاوکاری ئەمریکا چووە ناو منبەج، کەواتە ئەم ناوچەیە تا ڕادەیە یەکسەر بە زۆنی ئەمریکایە، بەڵام بە هاوکاری ڕووسیا چووە ناو تەلڕەفعات، واتر زیاتر زۆنی ڕووسیا و ئەسەد و ئێران. ئەوەش وەک کارتێکی فشار و کاردانەوەیکی ڕووسیا بوو بەرامبەر تورکیا لە دوای خستنە خوارەوەی فڕۆکە ڕووسیەکە لەلایەن تورکیاوە. جیاوازی سەرەکی نێوان ئەم دوو ناوچەیە بریتیە لەوەیکە منبەج بەشێکە لە زۆنە سەرەکیەکەی دەسەڵاتی ڕۆژاوە، ڕاستەوخۆ بەستراوەتەوە بە شارە کوردیەکان و دەسەڵاتی هەسەدە لە ناوچەی ڕۆژهەڵاتی فورات. بەڵام تەلڕەفعات دابڕاوە لە هەموو ناوچەکانی تری ژێر دەسەڵاتی هەسەدە و گەمارۆ دراوە لە باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاواوە لەلایەن تورکیا و میلیشیەکانی، لە باشوورەوە لەلایەن ئەسەد و میلیشیەکانی ئێرانەوە. دوای ئەوەی تورکیا شاری ئەلبابی گرت، ئەوە منبەج و تەلڕەفعاتی لە یەکتری دابڕی. بەوەش تەلڕەفعات لە ناوچەکانی هەسەدە دابڕە. بەو مانایەی ئەگەر هەسەدە بیەوێت بگات بەم ناوچەیە ئەوە دوو ڕێگای لەبەردەما. ڕێگایەکی بە ناوچەی هەژمونی تورکیا تێدەپەڕێت، ڕێگاکەی تر بە ناوچەی هەژمونی ئێران و ئەسەددا تێدەپەڕێت. ڕێگای یەکەم بە تەواوی داخراوە، هەر بۆیە هەسەدە لە بەرکردنەوەی ڕێگای دووەم پەنای بردەبەر ئەسەد و رووسیا و میلیشیەکانی ئێران بۆ لە یەکتێگەیشتن و ڕێککەوتن لەو بارەیەوە. کەواتە لەم شەڕەی ئێستا مەترسی بۆ سەر تەلڕەفعات زیاترە بە بەراورد بە منبەج، هەروەک چۆن هەڕەشە بۆ سەر منبەج زیاترە وەک لە ناوچەکانی تری ژێر دەسەڵاتی هەسەدە لە ڕۆژهەڵاتی فورات. لەبەرەوەی تەلڕەفعات سەر بە زۆنی هەژمۆنی ئەمریکا نییە، فاکتەری سەرەکی بۆ مانەوەی هەسەدە لەو شارە ڕێککەوتنی بوو لەگەڵ ئەسەد و رووسیا. دەنگۆی ئەوە بڵاوبەوە کە رووسیا بنکە سەربازیەکەی خۆی چۆڵ کردووە لەوێ، هاوکات سوپای ئەسەد و میلیشیەکانی کشاونەتەوە. شەڕەکە لەسەر سنووری تەلڕەفعاتە، چونکە دەکەوێتە باکووری پارێزگای حەلەب. شەڕەکان لە ڕۆژاوە و باکووری ڕۆژاوای پارێزگاکەیە. ڕوونیشە ئەحراریشان پەیوەندی باشە لەگەڵ تورکیا. سوپای نیشتمانی سووریا میلیشیایەکی سەر بە تورکیایە. هەڕەشەکانی تورکیا بۆ دەستپێکردنەوەی ئۆپەراسیۆنێکی زەمینی تر کە چەند ساڵێکە بانگەشەی بۆ دەکات، ئامانجی سەرەکیەکەی داگیرکردنی منبەج و تەلڕەفعاتە. گرنگی منبەج لەوەدایە کە ناوەندێکی سەرەکی بازرگانی و ئابووریە لە ناوچەی ڕۆژاوا و باکووری سووریا، وەک پایەیەکی گرنگی ئابووری و بازرگانیە بۆ هەسەدە. بە بەراورد بە شارەکانی تری سووریا، ژێرخانی ئەم شارە کەمتر وێران کراوە. هەر بۆیە تورکیا دەیەوێت بەشێکی زۆری ئاوارە سووریەکان لەوێدا نیشتەجێ بکات، چونکە خانوو و شوێنی ژیانی ئامادەکراوی هەیە. ئەم ناوچەیە دەکەوێتە سەر ڕێگای سەرەکی سووریا کە ناسراوە بە M4 یان M4 کە ڕۆژهەڵات و ڕۆژاوای وڵاتەکە بە یەکتر دەگەیەنێت. ئەم ڕێگایە بۆ هەموو لایەنەکانی ناو سووریا زۆر گرنگ و هەستیارە. ئەگەر داگیرکاری تورکیان نەمێنێت، منبەج ناوچە کوردیەکانی ڕۆژهەڵاتی فورات وەک حەسەکە و قامشلۆ دەگەیەنێت بە ناوچە کوردیەکانی ڕۆژئاوای فورات وەک عەفرین. ئەوکات بەنداوی تشرین کە بەنداوێکی سەرەکیە لە ڕۆژاوا و باکووری سووریا بۆ بەرهەمهێنانی کارەبا دەکەوێتە ئەم شارەوە. ئەوەی تورکیا هەمیشە باسی دەکات کە دروستکردنی ناوچەیەکی ئارام بە قوڵایی 30 کیلۆمەتر بەبێ گرتنی منبەج نایەتە دی.
ناوچەی تەلەڕەفعات هاوسنووری عەفرینە. ئەگەر تورکیا داگیری بکات ئەوە جگە لەوەی عەفرینی داگیر کردووە و کوردی لێ دەرکردووە لە دەوروبەری عەفرینیش ئیتر کورد نامێنێت و بە تەواوی هەژمونی کورد دوور دەخاتەوە لەو شارە کوردستانیە. ئەگەر تورکیا ئەو دوو ناوچەیە داگیر بکات ئەوە کۆبانێ و هەندێک ناوچەی تری ڕۆژاوا بە ئاسانتر دەگرێت، چونکە داگیرکردنی منبەج ڕێگا خۆش دەکات بۆ داگیرکردنی کۆبانێ. جگەلەوەی داگیرکردنی ئەم شارە لە ڕووی ئابووری و لۆجیستی و سیاسیەوە گورزێکی گەورە دەبێت بۆ دەسەڵاتی هەسەدە. داگیرکردنی تەلڕەفعات واتە نەهێشتنی کاریگەری کورد لە نزیک عەفرین. ناوچەی عەفرین بە بەراورد بە ناوچە کوردیەکانی تر نزیکترین ناوچەی کوردیە لە دەریای سپی ناوەڕاست. داگیرکەرانی کوردستان بەگشتی زۆر مەبەستیانە کورد لەو ناوچەیەدا هیچ دەسەڵات و پێگەیەکی نەبێت. بەرخۆدان لە شاری منبەج بۆ هەسەدە ئاسانترە، چونکە بەستراوەتەوە بە ناوچە کوردیەکانی ترەوە، هەروەها تا ڕادەیەک سەر بە زۆنی ئەمریکایە، بەڵام هەمیشە مەترسی و ئەگەری زۆر هەن هەسەدە تەلڕەفعات لەدەست بدات بەتایبەت لەم هاوکێشە نوێیەدا. ئەگەر گروپە سونیەکان پلانیان ئەوە بێت کە هەموو پارێزگای حەلەب بگرن ئەوە بە دڵنیاییەوە پەلاماری تەلڕەفعات و منبەج دەدرێت، چونکە هەردووکیان بەشێکن لە پارێزگاکە. بەتایبەت ئەگەر فاکتەری تورکیا کە ئاماژەی پێکرا لە بەرچاو بگرین ئەو ئەگەرە زۆر نزیک دەبێت کە ئەوەش ڕوو بدات بە ئەگەری زۆرەوە سەرەتا هێرش دەکرێتە سەر تەلڕەفعات، چونکە لاواسترە و جابڕاوە لە ناوچەکانی هەسەدە و نزیکتریشە لە گۆڕەپانی شەڕەکە. مانەوەشی بند بوو بە ڕێککەوتنی هەسەدە لەگەڵ رووسیا و ئەسەد، لەوە دەچێت هەردووکیان ناوچەکەیان چۆڵ کرد بێت لە ئێستادا. ڕۆژاوای کوردستان پێویستە چی بکات؟ لەگەڵ هەموو ئەو مەترسیانەی کە باسکران دەکرێت ئەم شەڕە هەلی گەورە و مێژووی بڕەخسێنێت بۆ ڕۆژاوا، بەتایبەت ئەگەر شەڕەکە فراوانتر بێت. یەکەم، مەزلوم کۆبانەی وتی ئەگەر هێرش نەکرێتە سەرمان بێلایەن دەبین لەم شەڕەتە. ئەمە بڕیارێکی عەقڵانیە، چونکە شەڕەکە لە ڕاستیدا لە نێوان تیرۆری سونی و تیرۆری شیعیدایە، هەردووکیان دوژمن و هەڕەشەن بۆ کورد، تا لە یەکتر بکوژن و تا یەکتر وێران بکەن بۆ کورد باشە. ئەگەر دەرفەت هەبێتەوە کارێکی زۆر گرنگە هەسەدە جۆرێک لە ڕێککەوتن و لە یەکتێک گەیشتن لەگەڵ ئەو گروپە سونیانە بکات، وەک چۆن لەگەڵ ئەسەد و رووسیا ئەنجامیدا. سەبارەت بە دوو پرس، یەکەم هێرش نەکرێتە سەر منبەج و تەلڕەفعات، دووەم ڕێگای نێوان ڕۆژهەڵاتی فرات و منبەج کراوە بێت و بۆ تەلڕەفعات. هەرچەند ڕۆڵی تورکیا ئەم دەرفەتە نزیک دەکاتەوە لە مەحاڵ، بەڵام دەکرێت دەستپێشخەری و پێشنیار بکرێت لەلایەن هەسەدەوە، بەتایبەت لەگەڵ ئەحراری شام کە تا ڕادەیەک کەمتر لە ژێر کۆنتڕۆڵی تورکیان. دووەم، ئەگەر گروپە سونیەکان هێرشیان کردە سەر هەموو پارێزگای حەلەب و هیچ دانستان و گفتوگۆیەک قبوڵ نەکەن لەگەڵ هەسەدا، بەهۆی ئاڵۆزی هاوکێشەی سووریا و دابەشبوونی هێز و پێکدادانی لایەنەکان و هەژمونیان، پێویستە ڕۆژاوا چەندین جۆر سیاست و سیناریۆ و پلانی جۆرە و جۆر و جیاوازی هەبێت بەپێی بارودۆخ و ناوچەکان. ئەگەر هێرش کرایە سەر هەموو پارێزگای حەلەب، وا باشترە هەسەدا دوو جۆر مامەڵەی جیاواز بکات. لە منبەج دەکرێت خۆی ئامادە بکات بۆ شەڕ و پێکدادانی قورس، بەڵام لە تەلڕەفعات پێویست ناکات قوربانیەکی گەورە بدات و وزەیەکی زۆر سەرف بکات. لە بارودۆخێکی لەو شێوەیە شەڕکردن لە تەلڕەفعات نزیکە لە خۆکوژی، بەتایبەت ئەگەر تورکیا بەشدار بێت. ئەمریکا قورسە دەستێوەردانی کاریگەر بکات. لە هەندێک بارودۆختا شانەوە و قبولکردنی شکست یان شەڕێکی ماوە کورت و بێزیانێکی گەورەی مرۆیی و ژێرخان شکستە لە شەڕێک و دەکرێت لە کۆتاییدا سەرکەوتن بێت لە جەنگەکە. سێەم، فاکتەر و ڕۆڵی ئیسرائیل دەبێت وەک فاکتەرێکی سەرەکی بمێنرێت. گروپە سونیەکان کە بانگەشەی جیهاد دەکەن ئەگەر ڕێککەوتن هەبێت یان نا، ڕاستەوخۆ لە بەرەی ئیسرائیلن لەم شەڕەتە. تەنانەت لایەنگرانی بەرەی مقاومە بە جیهادیە سونەکان دەڵێن منداڵەکانی نەتانیاهۆ. ئیتر بۆچی دەبێت هەسەدە سەڵ بکاتەوە لە پەیوەندی و بەرژەوەندی هاوبەش لەگەڵ ئیسرائیل؟ بەتایبەت هەسەدا هەرگیز وەک گروپە سونیەکان دروشمی جیهاد و تەکبیری بەرز نەکردوتەوە. ئەگەر بۆ جیهادیەک ئاسایی بێت دوای 11 کاتژمێر لە هەڕەشەکەی نەتانیاهۆ لە ئەسەد، دوای چەند خولەکێک لە بەرزکردنەوەی ئاڵی سپی حیزبوڵڵا بەرامبەر بە ئیسرائیل جیهاد ڕابگەیەنێت، بۆچی کورد دەبێت سوود لەو دەرفەتانە نەبینێت کە ئیسرائیل دروستی دەکات؟ ئەگەر ئەم شەڕە فراوان بێت و ماوەیەکی زۆر بخایەنێت، گورزێکی گەورەیە لە بەرەی ئێران، بەتایبەت ئەگەر ڕێگری دروست بکرێت بۆ ئێران لە گەیشتن بە سووریا. ئەو کات هەسەدە دەتوانێت پێشنیاری گرتنی هێڵی نێوان بوو کەمال و تەنەف بۆ ئەمریکا بکات، واتە پشڕاندنی هیلالی شیعی لە ناوەڕاستەوە. ئەو کات ئێران ناتوانێت بە ئاسانی بگاتە سووریا و لوبنان. چوارەم، لە توێرچێوەی ئەوەی لە خاڵی سێمدا باسکرا، نزیکەی ساڵێک پێش جەنگەکەی ئیسرائیل و بەرەی ئێران، جەنگۆی ئەوە بەهێز بوو کە ئەمریکا دەیەوێت بنکە سەربازیەکانی لە ڕۆژاوای کوردستان و باکووری ڕۆژهەڵاتی سووریا، واتە ڕۆژهەڵاتی فرات، ببەستێتەوە بە بنکە سەربازیەکەی خۆی لە تەناف کە دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی سووریا. بەماش هەموو سنووری سووریا لەگەڵ عێراق و ئوردۆن دەچێتە ژێر کۆنتڕۆڵی ئەمریکا. لەوانەیە ئەمە یەکێک بێت لە هۆکارەکان کە چەند ساڵێک ئەمریکا هۆزە عەرەبیە سوننەکانی سووریای
لەو ناوچانە پڕچەک دەکات و ئەوەی بتوانن شەڕی میلیشیا ئێرانیەکان بکەن و تووریان بخەنەوە لەسەر سنوور. ماوەی پێشوو ئەمە بە سەرکەوتووی ئەنجام درا لە ناوچەی بووکەمال. زۆربەی سوننەی عێراق و سووریا و دەوڵەتی ئوردن پشتگیری ئەم پلانە دەکەن. هاوکات یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئیسرائیلە. دەوترێت ئەمریکا بەنیازە هەسەدە و هۆزە عەرەبیەکان و هەندێک لە گروپە ئۆپۆزیسیۆنەکان بۆ ئەم مەبەستە بەکاربهێنێت. بە پەیزانیاریەکان هەسەدە ماوەیەک ڕازی نەبوو کە بەشدار بێت لەو پلانەی ئەمریکا. ئەوەش بەهۆی فشارەکانی ئێران لە ڕێگەی پەکەکەوە بۆ سەر هەسەدە. دەکرێت ئەوەش هۆکارێک بێت کە ئەمریکا دەیەوێت بۆ ئەو مەبەستە زیاتر پشت بە هۆزە عەرەبیەکان ببەستێت. هەندێک لەو هۆزە عەرەبیانە سەر بە هەسەدەن یان پەیوەندیان باشە بە هەسەدەوە. ئەوەش خاڵێکی گرنگە. بەپێی ئەو پلانە ئەمریکا ناوچەی ژێردەسەڵاتی هەسەدا زیاتر دەکات تا دەگاتە باشووری ڕۆژهەڵاتی سووریا لەسەر سنووری ئۆردن. ئەمە ڕاستەوخۆ لێدانێکی جیۆپۆلیتیکیە لە ئێران و پرۆژەکەی. هەسەدا بە فشاری پەکەکە پێی وایە نابێت هەموو هێلکەکانی بخاتە ناو سەبەتەی ئەمریکا. لە ئەگەری کشانەوەی ئەمریکا دەبێت دەرفەتێک بمێنێتەوە بۆ دانوستان لەگەڵ سووریا و ئێران و رووسیا. ئەمە لە ڕوویەکەوە لۆژیکیە، بەڵام لە ڕوویەکی ترەوە لەوانەیە لە دەستانی هەلێک بێت کە دووبارە نابێتەوە. ڕوون و ئاشکرایە بێ ئەمریکا ڕۆژاوای کوردستان ناتوانێت بۆ یەک هەناسەش بەردەوام بێت. مەحاڵە بەرەی رووسیا و سووریا و ئێران و تورکیا ڕێگا بدەن ڕۆژاوای کوردستان بمێنێتەوە. بۆیە هەرچەند خوێندنەوە و عەقڵانیەت لە سیاسەتدا گرنگە، بەڵام هەندێک کات لە بڕیاری سیاسی لەم جۆرە دۆخانەدا لۆژیکی قومار هەیە. دەبێت یەکجار بڕیارێکی یەکلاکەرەوە بدرێت و بە تەواوی هەسەدا خۆی بداتە پاڵ ئەمریکا. ئەمەش بنەمایەکی لۆژیکی تێدایە. ڕۆژاوا ئەمریکا دروستی کردووە دەیپارێزێت، هەر بەهۆی ئەمریکاشەوە بەردەوام دەبێت. لەم کاتەدا لەوانەیە ئەم بڕیارە سەرکێشی نەبێت و بەڵکو واقعی و عەقڵانی بێت. ئەگەر ئەمە ڕوو بدات، دەسەڵاتی ڕۆژاوا ڕووبەرێکی گەورە لە خاک بەدەست دەهێنێت کە دوورە لە هەڕەشەی هێرشی زەمینی تورکیا. جگەلەوەی ناوچەیەکی زۆر گرنگ و هەستیار و استراتیژی دەکەوێتە ژێر دەسەڵات کە دەتوانێت وەک کارت بۆ زۆربەی هاوکێشە سیاسیەکان بەکاری بهێنێت. ئەگەر هەسەدە ناچار بکرێت بچێتە ناو ئەو شەڕەوە، پێویستە وزەی زیاتر بۆ ڕۆژهەڵاتی فورات و بەرەو باشووری سووریا تەرخان بکات، نەک بۆ ڕۆژئاوای فورات جگەلە مەندج. وەک ئاماژەی پێکرا، ئەگەر دەرفەت هەبێت، هەسەدە پێویستە تەنیا تەماشای شەڕی نێوان ئەو دوو بەرەیە بکات و بێلایەن بێت. لاوازبوونی هەردووکیان واتە بەهێزبوونی ڕۆژاوا، بەڵام ئەگەر ناچار لە شەڕەکە تێوەگلا، ئەوە پێویستە لە ناوچەکانی خۆی بەرگری بکات، لە تەل ڕەفعەت کشانەوە یان بەرگریەکی کاتی بکرێت، چونکە بەرگریەکی زۆرە زیانی زیاترە لە سوود لەو ناوچەیە. لە ناوچەی هێڵی بووکەمال لێرە زوریش تاوەکو تەنەف هێرش بکات و بەرەیەکی تری شەڕ بکاتەوە، بێگومان ئەگەر ڕەزامەندی و پاڵپشتی گەورەی ئەمریکا هەبێت.